لێرە لەم هۆڵەدا خوێندکارە یەکەمەکان و دووەمەکان و سێەمەکانیش لێسەدا لەم هۆڵە ئامادەن هاوکات کە سوکاری ئەم خوێندکارانەش و مامۆستایانی خوێنگەشەی جەباری نمونەیش لێرە ئامادەن دەمێ بچمە لای خوێندکارەکان دیاراوانیش پەیامی خۆیان هەیە. پیرۆز باید لێ یەکەم تۆژێکێکی لە خوێندکارە یەکەمەکان لێرە دەتەوێت پەیامێک بگەین. زۆر سوپاس بە خێرهاتنتان ئەەکەم. حەزەکەم سوپاس یەکە بە یەکەی مامۆستاکانم ئیدارەی شەهید جەبار دایک و باوکم خزم و کەسوکار چونکە ئەم سەرکەوتنە هەر بە تەنها هەوڵی من نییە هەوڵی ئەوانیشە لەبەرەوە ئەمێ سوپاس یەکە بە یەکەیان بکەم. ئەو ئاستەنگی و کێشە و گرفتانەی کە بەرۆکی سیستەمی پەروەردەی گرتبوو لە هەرێمی کوردستانە بەگشتی پێکمان خوێندگاکەی تۆش بەدەر نەبوو لەم کێشە و گرفتانە ئەمانە تا چەند ڕێگر بوون بۆ تۆ تا چەند هۆکار بن بۆ ئەوەی کە بۆ نمونە گرفتت بۆ دروستکەن لە کاتی سعیکردن تا لە کاتی بەڕێوەچوونی پرۆسەی خوێندن تۆمانە هیچ نەبوو ڕێگر لە بەردەم بە ئەکید ئەو بارودۆخە سەختەی کە بەسەرمانە ڕۆژت ئەوانە جۆرێک لە قەلەقی و سترێس بەسەر تەلەبەیە دروست دەکەن بەڵام تۆ بێ زاڵبی بەسەر ئەوەیە هەمیشە و ئامانجی کە لە مێشکتا لەبیر خۆتی بینی تۆ بۆ ئەمە ئەەکەی کە دایمن ئەو لە مێشک هاتەوە دایمن زانی تۆ بۆچی ئەم هەوڵایەی ئەو کاتە هەر ئاستەنگێکە بێتە بەردەم ئەتوانی بەسەریا زاڵ بیت. لەرەوە پەیامێکت هەیە بۆ مامۆستاکانت بۆ هاوڕەکانت بۆ تەواوی ئەو کەسانەی کە پاڵپشتی تۆ بوون و هاوکاری تویان کرد. وەکو تیمەکە بە یەکە سوپاسیانەکەم هیوای سەرکەوتنیان بۆ خوازم بۆ قوتابیانی کە ئەم ساڵیش هەوڵەیەن و بۆ مامۆستاکانیشم ئیشەڵا هەمیشە سەرکەوتوو بن و قوتابی سەرکەوتوش بەرهەم بێنن بەو شێوەیە. چیت هەیە بۆ ئەو خوێندکارانەی کە نەیانتوانیەوە بۆ نمونە پلەی یەکەم لە ڕیزبەندەکان ناویان هەبێت یاخۆت ئەو خوێندکارانەی کە لە تاقیکردنەوەکانە شکستیان هێناوە تۆ وەکو خوێندکارێکی یەکەم چ پەیامێکت هەیە بۆ خوێندکارانەی کە لە ئێستادا ناومێد بوون لە خوێندن؟ بەڵێ ڕاستە ئێستێمە پلەی یەکەمان بەدەستێناوە ئەمە سەرکەوتنێکە بەس ئەمە سەرکەوتنی ژیان نییە ئەوانیش کە شکستیان لەوانەیە ئەمە پلەیەکیان بەدەستێناوە کە خۆیان لە مێشکیانەوە بەزەمە واتای ئەوە نییە کە ئەوان لە ژیانە نەشکستیان هێناوە ڕەنگە زۆر بواری تر هەبێت کە ئەوان تایە سەرکەوتوو بن هەچ کەسە و لە بوارێکە سەرکەوتووە هەموو کەس ناتوانێت لە یەک شتا سەرکەوتوو بێت لەبەرەوە بە هیچ کەسە و هەوڵ با بۆ بوارەی کە خۆی تایە سەرکەوتوو بووە. زۆر سپاس بۆ ئێوەش. پیرۆز باید لە یەکەم بۆ پێی کە خاتوون یەکێکە لە خوێندکارە یەکەمەکان